مانەوە لە ماڵەکانتان دروشمێکی سەرتاسەری جیهانە، بەڵام هێشتا مرۆڤەکان وابەستە نین پێوەی سەرڕای شەڕی نێوان مرۆڤایەتی و ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە و لە ئەوجی بەهێزیدایە. بەپێی ڕاگەیاندنە فەرمیەکان لە ئەمریکا زیاتر لە 23940 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 306 کەسیش جانیان لەدەستداوە. لەم شارەی ویلایەتی ڤێرجینیا ئۆتۆمبیلێکی زۆر دەبینی و خەڵکێکی کەم، بەڵام خەڵکێکی بێماسک و پێداویستی خۆپارێزی. لە ئێستادا لە ماڵەوە کار دەکەم. کۆمپانیەکەمان بەگەشتی لە ماڵەوە بەڕێوە دەبین، بەڵام ڕاکردنی بەیانیان دەروونت ئاسوودە دەکات. 4 ڕۆژەکە لە ماڵەوە زۆر لە تاقەت بووم و تر هاتم لە داوەتاونی شارەتی کۆمپانیەکە خۆمان پیاسەیەکم لێرەیە. وەک هەموو شوێنێکی دنیا حکومەت لە بەرامبەر هاوڵاتیەکانی دەبێت بکەوێتە خۆ. ڕۆژانە سەرۆکی ئەمریکا لەگەڵ ستافی جۆرا و جۆری حکومەتدا کۆ بێتەوە، دەیانەوێت سەرڕای باری تەندروستی بە تەنگ باری ئابووری خەڵک و کارداری بچووکی شەوە بێن. 1 تریلیۆن دۆلار بۆ ئەو مەبەستە تەرخان کراوە. کۆمەکی کارداریە بچووکەکان دەکەین، ئەوەش زۆر ئاڵۆزە لە بەرەوەی کارداریەکان هەمە جۆرن، ئەوانە گوڕ و هێزی وڵاتەکەمانن. لە ئەمریکا خەڵک هەفتانەیان بە 2 هەفتە جارێک پارەی کاروەرەگرن، ئەو پارەی پەیدای دەکەیت تا کۆتایی مانگ ڕەنگە بەشیان بکات. ئێستا کاتێکی زۆر جیاوازە، کارمەندانی حکومەت لە ماڵەوە کارەکەن و موچەکەشیان مسۆگەرە. ئەی کرێکاری چێشخانەیە چی بکات؟ پشتگیری زۆر دەکرێن لەلایەن خەڵکی ئێرەوە. لەم کاتە خەڵک بە کەمی دێن نامێننەوە، چیان بێ لەگەڵ خۆیان بە سەفەری دەیبەن ئەوەی دەیفرۆشین بەشی کرێی کرێکارەکان ناکات. وەک زۆرێک لە کرێکارانی چێشخانە نازانین کرێکەمان چەند دەبێت و ناشزانین چی لێ دێت. زۆر جار لەم ئەمریکایە کێشەکان بە هەنگ وەرناگرن. ئەم ڤایرۆسە شەر وایە بین هێشتا هاموشۆی شەقامەکان ژمەی دێ، خەڵک تاکە دێن دەرەوە. منیش هیوایەکیان ناو بەدێن، نە دەستکێش و نە ماسکم نەبەستووە. یەحیا بەرزوجی دەنجی ئەمریکا، شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا.